لە گوندی خوڕخوڕی سنووری پارێزگای هەولێر 3 ڕۆژ پێش ئێستا هاوڵاتیەکی گوندەکە لەناو باغەکەیدا مار پەیوەدا و دواتر ڕەوانەی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵاتی هەولێر کراوە، بەڵام دوای 3 ڕۆژ مانەوە لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. ئەو هاوڵاتیە تەمەنی 63 ساڵە و وەکە سوکارەکەی دەڵێن سەرەتا کە بردویانە بۆ نەخۆشخانە دەرزی دژە ژەهری مار نەبووە و خۆیان لە بنکەی تەندروستی گوندی سولاوکە دەرزیەکەیان پەیدا کردووە و دوای 5 کاتژمێر لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵاتی هەولێر دەرزیەکەی لێدراوە. بەداخەوە دەرزی دژە ژەهری بەدەستمان نەکەوت نەبوو لەوێندەرێ بە هەوڵ کۆشتێکی زۆری و هاوڕێیان و برادەرانم توانیمان دەرزیەک بدۆزینەوە لە گوندی سولاوکە تا گەیاندمانە باوکم تقریبا 5 کاتژمێری خەیان پاش لێدانی دەرزیەکە هیچ کاریگەریەکی لەسەر جەستەی نەخۆشەکەمان دروست نەکرد بەداخەوە کۆچی کرد. بەڕێوەبەری تەندروستی هەولێر و بەرپرسانی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵاتی هەولێر دەڵێن دەرزی دژە ژەهریان هەیە، بەڵام پزیشک کە لەلایەن بەرپرسانی نەخۆشخانەکەەوە ڕاست پێدرا لێدوان بۆ NRT بدات ڕایگەیاند ئەو کاتەی ئەو هەوڵاتی هاتوۆتە نەخۆشخانەکە ئەو دەرزیان نەمابوو. وتیشی هۆکاری گیان لە دەستدانی ئەو هاوڵاتیە بەهۆی نەبوونی دەرزی نەبووە، بەڵکو بەهۆی بەهێزی ژارەکە و کەمی بەرگری جەستەی هاوڵاتیەکە بووە. ئەو ڕۆژێک کە ئەو نەخۆشە هاتبوو ڕاستە دژە ژەهری مار لە خەستەخانە نەبوو، بەڵام پاش چەند کاتژمێرێک گەڕابوون کە سوکاری نەخۆشەکە بینی بیانە و لێدرایە دەرزێکە بەڵام پاشەوی ئێستاکە لە خەستەخانە متەوەفرە و دەرمانە. بەڵام مهمترین شتەوەیە کە ئەو دژە ژەهرە کە بۆ هاوڵاتیانیش ئەوەی بزانن، یعنی ئەو دژە ژەهرە دەورێکی کەمی هەیە لە گەڕانەوەی نەخۆشەکە. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین حاڵەتەکانی پەیوەدانی دووپشک و مار بە هاوڵاتیان زیاد دەکات. لە ماوەی ڕابردوشدا لە شاری کەرکووک 2 منداڵ بەهۆی پەیوەدانی دووپشک گیانیان لەدەستدا و کە سوکارەکەشیان ڕایانگەیاند بەهۆی نەبوونی دەرزی دژە ژەهرەوە منداڵەکانیان گیانیان لەدەستداوە. ئومێد سۆمانی NRT هەولێر.